حتما معلومی جەلابتانە کتێبخانەی ئەوقافی سلێمانی ئەو کتێبخانەیە کە لە سەردەستی زانایانی کووردا دروست بووە بە دەست و بە قەڵەم و بەو علم و معریفەیە کە ئەوان هەیان بۆ کتێبخانەی ئەوقافی سلێمانی دروست بووە. خۆبەتە ئەم بۆ جۆرە بۆنانە کە بۆ مامۆستایانی بڵێن ئەوانەی کە کۆچی دوایان کرد ئەو زانایانەی کە خزمەتێکی زۆریان بە زمان و ئەدەب و ئاین کردووە زۆرن لەو مامۆستایانە، بەڵام ئەوەی ئەم جارە کار بۆ کرا ئەوەی کە کتێبێک بهیم دکتۆر نەسەدین تۆفیق لەسەر ژیان و بەرهەمەکان و ئەو خزمەتە زۆرە گەورەی کە مامۆستا شێخ محەممەدی خاڵ پێشکەشی کردووە. زیاتر بابەتەکە بڵێن لەوە بوو، بەڵام ئەوەی کتێبخانەی ئەوقافی سلێمانی هەر مەبەستەکەی ئەوە نیر کتێبەکە واژۆ بکرێت و کتێبەکە بڵاوێتوانی، مەبەستەکەی زیاتر ئەوەیە کە ئێمە ببینە بە ئەو حەلەقەیە کە معریفەی کۆن و زانستی کۆن و ئەو علم و ئەو معریفەی کە مامۆستایانی کۆن پێشووتر خزمەتێکی زۆریان کردو گرێ بینەوە بەم سەردەمەی ئێستاوانێک کە زۆر لە گەنجەکانمان ئاشنای ئەمەیان نییە. ئەم کتێبە لە سەرەتاتا بریتە لە توێژینەوەیکی زانستی ڕسالەیەکی ماستەر بوو بە شێوەیەکی ئەکادیمی و زانستی نووسراوە. دواتر لەسەر داخوازی کۆمەڵی خۆشەویست و دۆست کە داوایان کرد بیکەم بە کتێبێکی کوردی تەرجوم دیسانەوە دانیشتم دام ڕشتەوە بە کوردی کرد کتمان بە کتێبێکی بە پێزە الحەمدولیلا معلوماتی زۆری تایە، هەموو گۆشەکانی ژیانی مامۆستا شێخ محەممەدی خاڵی گرتوۆتە خۆی. کتێبەکە لە سەرەتا وەکو وتم ڕسالەیەکی ماستەر بوو بە ناوی الشێخ محەممەد خاڵ وجهوده الفکریە والدعویە، دواتر کە کردمان بە کتێبێکی کوردی بە ناوی مامۆستا شێخ محەممەدی خاڵ و بەرهەمە زانستی و ڕووناکبیری و بانگەوازیەکانی کە الحەمدوللا هەموو ژیانی مامۆستا شێخ محەممەدی خاڵی گرتوۆتە خۆی. مامۆستا شێخ محەممەدی خاڵ پیاوێکی گەورە بووە، چاکسازێکی گەورە بووە، مفەکرێکی زەمەنی خۆی بووە، لە سەدەی 20 دەسەکا بە نووسین و ڕەخنەگرتن لە ڕەخنەگرێکی ئەدەبی بووە، وتاربێژێکی سەرکەوتوو بووە، قازیەکی زۆر لێهاتوو بووە و لە هەمان کاتە ئەدیبێکی زۆر شارەزا بووە، زۆر زبان پاراو بووە، قاموسی کوردی نووسیوە، بەندی پێشینانی نووسیوە، لەسەر کەڵا زانایانی مێژووی کورد نووسیوەتی وەکو شێخ معروفی نۆدێی و بێتوشی و مەلا محەممەدی خاچی و شێخ ڕەزای تاالبانی و زۆر شتیکە و تر تەفسیرە ناوازەکەشی با بۆسێ کە 8 جوزئی قورئانی نووسیوە بە ناوی تەفسیری خاڵ. مامۆستا شێخ محەممەدی خاڵ خزمەتێکی بەرچاوی گەورەی میلەتی کوردی کردووە. میلەتی کورد پێم وایە زۆرێکمان قەرزاری ئەم پیاوەین، قەرزاری خزمەتەکانی ئەم پیاوەین. ئەم پیاوە لە ساڵەکانی 47 و بە 52 ئایتر بەشداریەکە لە بواری ڕۆشنگەری و چاکسازی و ڕووناکبیرکردنی خەڵکی و لە گۆڤارەکانی ئەو سەردەما گەلاوێژ و دواتر بڵێستە و زۆرێک لەوانە مەقالات دەنووسێ، هەتا باز لە چاکسازی نیشتیمانی ڕیفۆرمی ئاینی و پیاوێکی زۆر گەورە و دیار و شارەزا بووە. مامۆستا شێخ محەممەدی خاڵ لە 1904 لەدایک بووە، لە 1989 فاتی کردو تەمەنی 85 ساڵ بووە. مامۆستا شێخ محەممەدی خاڵ بە هەتیوی گەورە بووە، لەگەڵ بنەماڵی بابانیەکان هاتوونەتە سلێمانی و سلێمانیان بریادناوە، لە ئەسڵەکەی دەگەڕێتەوە بۆ بنەماڵی ئەمەلا ئەبوبەکری موسەنیفی چۆڕێ، لەوێشەوە گەڕنەوە بۆ پرخیدری شاوە، لە شەجەرەیان لەوێەوە هاتوو. مامۆستا شێخ محەممەدی خاڵ غەیری علومی شەرعی لە خزمەت مامۆستا ناودارەکانی ئەو زەمانە وەکو ئیبن قەرەداخی و ئەوانە دەخوێن و مەلای گەورەی کۆیە، وەکو زانستی شەرعی هەموو عیلمەکان دەخوێنن، بەڵام وەکو گۆڕانکاری لە نقطەی جەوهەری مامۆستا شێخ محەممەدی خاڵە کە وەکو ئەستێرەیەکی گەشت لە ئاسمانی ڕووناکبیری و ڕۆشنبیری و چاکسازی کوردستانە دەرکەوێ و بگەشێتەوە تا دنیا ئەوەیە خۆی ئاماژەی پێەکات. ئەڵێ من باز لە ساڵەکانی 30 و 32ەکە فەرمێ کۆمەڵێ گۆڤاری عوروەت الوسقام دەستکەوت کە جەمالەدین ئەفغانی و محەممەد عەبدۆ ئەوان لە پاریس دەریانە کرد کە مەدرسەی ڕیفۆرم خوازی و قوتابخانەی نوێگەری بوون. فەرمێ کە ئەو گۆڤارانەم خوێندەوە من گۆڕان
پەردە لەسەر چاوم لاچوو لە حاڵێک و گۆزامە بۆ حاڵێکی تر لە ناخمە حەز و ئارەزوو دروست بوو بۆ خزمەتکردنی خاک و ئاو و نیشتیمان و دین و بانگەواز و ڕۆشنبیریکردنی خەڵکی ئەمە نقطەی جەوهەری بووە لە گۆڕانکاردن لە حاڵی مامۆستا شێخ محەممەدی خاڵە ئیتر دەسەکا بە بانگەواز و دەسەکا بە تەفسیر نووسین و ئەڕاتە بواری ڕۆژنامەگەریەوە تا ئەو مامۆستا شێخ محەممەدی خاڵە دروست ئەبێ و دەرئەکەوێ و کە تا دنیای مامۆستا شێخ محەممەدی خاڵ ئەستێرەیەکی گەشە لە ئاسمانی کوردەواریدا.